یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر لە یەکەم ساتە وەختەکانەوە کە ئەم ئەزموونکێشەیە سەری هەڵداوە ڕاو بۆچوونە قەناعەتم وایە ئەم بابەتە پێویستە بە سازانی نیشتیمانی لە نێوانی لایەنەکانە بگەینە چارەسەرێک و هەور بەوە مەبەستەی دەستپێشخەریمان کرد و وەرفی عەمەلیات دروست بوو. لە بەیانەکەی بەڕێز کاک مەسعود بارزانی ئێمە ڕێزمان بۆی هێرشی هەرێمی کوردستانە کۆمەڵە بژاردەیەکی باس کردووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و قەیرانەی کە ئەمڕۆ وی لە هەرێمی کوردستان کردووە. بە قەناعەتی ئێمە ئەو بژاردەیە کە بژاردەیەکی بابەتیە، بژاردەیەکی واقعیە، بژاردەی سازانە. لە غەیری بژاردەی سازان ئێمە وا نازانین بگەینە دەرەنجامێک جگە لە ترازانی ناوماڵی کوردستانی نەبێ و جگە لەوە نەبێ کە مەینەتیەکانی ئەم میلەتە زیاتر بکات. بۆیە ئێمە ئەمڕۆ بەلاغێکمان پێش بەیانی بەڕێز کاک مەسعود بڵاو کردوێتەوە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان جەختمان لەوە کردوێتەوە کە هەموو لایەک مل بین بە سازان، چونکە لە غەیری سازان بە گوێرەی یاسای سەرۆکی هەرێمێ بەڕێز کاک مەسعود و ساڵی ویلایەتی دوو خلی ویلایەتی خۆی تەواو کردووە و هەروەها بە گوێرەی ئەو یاسای بەرکەسی حوزەیران لە پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەردرا بە گوێرەی ئەوەیش بێ ناتوانێت خۆی بپاڵێوێتەوە. لەبەرەوە چارەسەر و باشترین مەخرەج بۆ چارەسەرکردنی ئەم کێشە ئەوەیە کە لە ڕێگەی سازانی نیشتیمانیەوە بێ پارتی دموکراتی کوردستان کە لە ڕاگەیاندراوەکەی مەکتەبی سیاسییان هەداوە کاکیوە تا ڕۆژە چوارشەممە دەستسازان هێتاکردنێ ئەوە کەوتۆتە سەر وەڵامی پارتی دموکراتی کوردستان ئەگەر ئامادەیی هەبێت سازان بکات و چارەسەرێکی یاسی بۆ کێشەکە دروست بێت، ئەگەر ئیستیجابەی هەبێت لە بەشێک لە مەرجەکانی خۆی بێتە خواستها لە بەرامبەر درێژکردنی 2 ساڵ بۆ ویلایەتی سەرۆکی هەرێم سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەبێتە پەرلەمانی و لە خولی داهاتووی هەڵبژارنەکانە سەرۆکی هەرێم لە پەرلەمانە هەڵبژێرێت. ئێمە قەناعەتمان وایە هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە چوار لایەنەکە و بە هەموو جەماوەری کوردستان پێشوازی و داکۆچی. بەڵێ کاکیوە پەیاما سەرۆکی هەرێمێ پەیاما سەرۆکی هەرێمێ بوو یانژی پەیاما کۆشەخسی بوو پەیاما حەزبەوەی بوو؟ ئێمە ناتوانین پێناسەی ئەوە بکەین بڵێین مادەم بەڕێزیان ئێستا بەسیفەیەکی شەرعی و ڕەسمی یاسایی سەرۆکی هەرێمی ئێمە ڕێز ئەگرین لە پەیامەکەی وەکو سەرۆکی هەرێم، بەڵام لە ڕاستیە ئەو سیفە و پایە تا 28 ئەمێنێت. بۆیە ئێمە داواکارین پارتی دموکراتی کوردستان بێتە پێشەوە بۆ سازان و ئەو پرۆژەی کە بۆ سازان هەموو لایەنەکان کراوە بۆی تا پێش 28 بگەینە دەرەنجامێک و هەرێمی کوردستان لەم کێشەیە ڕزگار بکەین، چونکە هەرێمی کوردستان لە بەردەمی هەڕەشەی داعشایە، لە بەردەمی هەڕەشەی کەمی موچە و جایە، دەیان کێشەی تر لە هەرێمەکە دروست بووە تیوەخوازین کە پێدا نەگرن حیزبوولایەنەکان لەسەر مەسلحەتی کەسی و شەخسی لەبەر مەسلحەتی هەرێمی کوردستان لە قەناعەت و بۆچوونەکانی خۆیان بێنە خوارەوە. بەڵێ کاکیوە دەربارەی هەڵبژاردنەوە پێشوەخت سەرۆکی هەرێمی ئەمەژە بە هەڵبژاردنەوە پێشوەخت کرد. بەڵێ سەرۆکی هەرێم پێش ماوەیەک بۆ بابەتی سەرۆکی هەرێم داوای هەڵبژاردنێکی کرد. ئەوە بوو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەرێما وەڵامی بەڕێزیاندایەوە نەکاتیمان هەیە نەتوانا و ئیمکانیاتی مادی ئەوەمان هەیە. لەبەر ئەوە ئێمەوە ئەبین بارودۆخی سیاسی ڕووی ئاسایشی و ئەمنیەوە لە ڕووی ئەوە کە ڕووبەڕووی شەڕێکە لەگەڵ داعشە، لە ڕووی ئەوە کە ڕووبەڕوویە لەگەڵ ئەزمەی مالی و نەبوونیە. لەبەرەوە ئێمە ئەو خیارەوە نازانین خیارێکی کردداری بێت بۆیە داواکەین هەموو لایەنەکان و بە بەڕێز سەرۆکی هەرێمیشەوە بە پارتی دموکراتی کوردستانەوە دابەزین بۆ خیاری سازان، چونکە سازان بە پلەی یەکەم لە بەرژەوەندی پارتی. بەڵێ زۆر سپاس بۆ هیوا میرزا سابر.